لەو سیانزەیە دوانیان حاڵەتەکانیان سوتاوی بوو پاش ئەنجامدانی فریاگوزاری سەرەتایی و پزیشکی بۆیان ڕەوانەی نەخۆشخانەی ئێمێرجێنسی کە بە ئێمێرجێنسی بە ناوبانگە نەخۆشخانەی نەشتەرگەری جوانکاری سوتاوی کران 11 نەخۆشیشیان لای ئێمە چارەسەریان بۆریچە لەو 11 سییانیان پێویستیان بە نەشتەرگەری هەبوو دوانیان نەخۆشخانەی خۆمان نەشتەرگەریمان بۆ ئەنجامدان و دانەیەکیان پێویستی بە نەشتەرگەری چاو هەبوو لە دەرەوە بۆی ئەنجام درا و پاشان گەڕێنەرا بوو نەخۆشخانەکەمان و لە ئێستادا لە کۆی ئەو 11 نەخۆشە پێنجیان نەخۆشخانەیان جێهێشتووە ئێستا 6 نەخۆش لە نەخۆشخانەی ئێمە داخڵە سییانیان باری تەندروستیان زۆر جێگیرە دوانەکەی گەشیان نەشتەرگەریان بۆ کراوە ئەوانش تەتوانین بڵێن حاڵەتی تەندروستیان مام ناوەندە بەڵام دانەیەکیان حاڵەتی تەندروستی ناجێگیرە و ژێر چاودێری چڕایە لە یەکەی چاودێری ورد تەمەنیان لە نێوان چەنایە؟ تەمەنیان لە 20 بۆ 50 ساڵە تقریبەن ئەوەی مزانین چاوەڕوانەکرێت ئەو برینارانی کە کەی نەخۆشخانە جێبهێڵن وڵای تر چاوەڕاکەن پێم وابێ ئەمڕۆ لەواچی ئەو سیانەی کە پێم وتی باری تەندروستیان جێگیرترە لەواچی ئەمڕۆ تا ئێوارە یا تا بەیانی ئەو سیانەشیان نەخۆشخانە جێبێڵن دیارە تەقینەوە لە کارگەیەکی ئاسن لە ناوچەی تانجەرۆ من دومین جارە ڕوئەدات تا چەند ئێوە وەکو لایەنە تەندروستیەکە ئامێری سۆنار بە گرنگەزان لەنا ئەو کارگانە هەبێ بۆەوەی هەر بابەتێک موادی تەقینەوەی تیا بۆ ئەوان لە جیازەکە پێشانی بە بۆی حاڵەتی وای ڕوونایەتەوە بریندار نەگەێنرێتە نەخۆشخانە وڵای خۆی ئەوەی کە جەنابەت باسیەکەی ئەو وردەکاری و تەکنیکەی کە پێویستە لەو معاملە و هەبێ و ئەو ئامێرانی هەبێتەوە زیاتر ئیشی بەرگری فریاکەوتنی شارستانی و لە زەوابت و لە مەرجەکانی ئەوانە بۆ پێشەوەی کە کارگەی ئەکرێتەوە یا ئەو کارگانی کە کار دەکەن ئەوان ماگانەیە سەردانیەکەن و هەروەها تۆزێکیش مشتەرەکە لەگەڵ لیژنەکانی تەندروستیە و پێویستە هەموو کارگەیەک و هەموو جێگایەکی کارکردن شتێکەیە پێڵێن سەلامەی میهەنی یاخود بڵێن دڵنیایی پیشەیی و پێویستە ئەو کرێکارانەیە ئەو کارگانی کە ئەو کۆمەڵە خەڵکە زۆری تیاگاروە ئەلم نەخۆشخانەی ئێمە شاکە ئێمە پێویستە ئێمەش ڕەچاوی سەلامەتی میهەنی بکەین واروایە سەلامەتی پیشەیی بکەین و پێویستە ئەو ئامێر و کەروپەلانە دابین بکرێت و بە وردی چاودێری و حاڵتانە بکەن بۆی حاڵەتی نەخوازرایی وا دووبارە نەبێتەوە. کاکمێت ئەو دوو حاڵەتی کە گیانیان سوتاوە لە سەدا چەنی گیانیان سوتا و کوێی جەستەی گرتوێتەوە؟ وڵی زانێرێکی وام لەسەریان نیە بەسەر دوێنێکە بە منیان وتیان هەر یەکسەر حاڵەتی سوتاوی بوون ڕەوانی کراون بۆ نەخۆشخانەی نەشتەرگەی سوتاوی ئەوان پسپۆڕەکەی ئەوان ئەتوان حاڵەتەکە دیاریکەن و زانیارەکە لە ئەوان کاکمە دوایەوەی دیارەوانە خەڵکی هەرێمی کوردستانین لە وڵاتی هندستان و لە ئێرانەوە هاتوون دوایەوەی کە نەخۆشخانە جێهێڵن زانیاریتان هەیەمان چۆن چارەسەر وەرەگرن چۆن بەردەوامی بە چارەسەرەکانی دواترێن کاتێک لە دەرەوەی نەخۆشخانە؟ وڵاوان زۆر پەیوەندی بە ئێمەوە نییە واجب بوو ئەرکی ئێمە ئەوەیە لەناو نەخۆشخانە ئەچ پێداویستیەک و هەرچێکیان پێویست بێ لە خزمەت گوزاری پزیشکی و تەندروستی ئێمە بۆیان فراهەمەکەین دوایەوەی کە دەرەچن لە نەخۆشخانە پێویستە لەلایەن خۆیانەوەیان لەلایەن ئەو شەریکەیەوە کە هێناوینی چاودێری تەندروستیانەکان. چەند حاڵەتێکیان باریان ناجێگیرە باریان ناجێگیرە ئێستا لە چاودێری چڕان لە چ ڕۆیەکەوە یاخود دە تەقینەوە چی شوێنێکی جەستەی گرتوێتەوە ئەمان باریان ناجێگیرە؟ ئەوە پەیوەندی بەو تەقینەوەکە هەیە وە جۆری ئەو نەشتەرگەری کە بۆی کراوە و ئێستا لەژێر ئامێری هەناسەدانایە بۆ ئەوەی کە زیاتر ئیستیقرار بێ حاڵەتی تەندروستیەکەی جناجێگیرەکەی پەیوەندی بەوە هەیە کە باش نەشتەرگەرێکی قورسی بۆ ئەنجام درراوە دوای نەشتەرگەرەکە پێویست بووە لە یەکەی چاودێری وت بێ لەبەرەوەی کە پێویستی بە عینایەکی زیاترەیە.